خۆشحاڵین لە بەرنامێکی تری دیداری شارپرێز لەگەڵتانەبین. بەم دوایانە لیژنەی فتوای هەرێم فتوایەوەی دا کە زەکات بۆ کەناڵ و جیهەت و دەستگاکان نابێ. ئەمە دەگەڕین بۆ نیتی خۆیان و خۆی بەڕێوەبردن. وەکەوەی کەوترێ مانگی ڕەمەزان نابێ بگۆڕێ دەوران بکە جێگیرە. کەسێک دێت وەکو بەڵقێک هەڵدەتۆقێ و دێت و دەڵێ من هەموو ڕەیەکی جیاوازم هەیە، تۆ چیت جارێ؟ بۆچی هەوڵێک نادرێت کە ئیدی ئەو ڕاجیاوازێ ببێتە بەرژەوەندی بۆ یعنی کۆمەڵگەی کوردەواری؟ تاوانبار هەست بە تاوان دەکات، دەزانانی شتێکی غەڵەت دەکات. ئەتەوێ لەسەر مامۆستا مەلاکرێکات لە ئێستا بڵێ چی؟ زۆر جارەوتێ کەساتی ئاینەکان دڵسۆز نین بۆ نەتەوەکەی خۆیان بە بەراورد بە فارس و تورک و عەرەب با بڵێن. تا ئێستاش بەڕەسمی دەستوری دەوڵەت لە سعودی قورئان و سونەت. بۆچی ئیسلامیەکان نابنە یەک لیست؟ بەقووەتر نابن؟ ئێوە قسەتان تیا کردو کە یەک بن کاک دکتۆر؟ ئەوە لە تۆ دێڵم کاکە هەمووتان ببنە یەک لیست. بینەرانی عزیزم کاتۆم و کاتێکتان باش، خۆشحاڵین لە بەرنامێکی تری دیداری شارپرێز لەگەڵتانەبین. لەم بەرنامەدا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەد مامۆستای زانکۆ و وتاربێژی مزگەوتی باشت لەسەر چەند پرسێکی هەنووکەی و گرنگ گفتوگۆکەین. کاک دکتۆر سڵاو، سەلام عەلەیکوم، سوپاس بۆم دەرفەتە. بەخێر بێن سەرچاوم. کاک دکتۆر، جیاوازیم ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزانەکانی تر بەنسبەت بەڕێستانەوە چۆنە؟ الحمد لله. والله رمضان همي بركة وخيرة. پیغمبر عليه الصلاة والسلام كرمضان دهات دي فرمجاكم شهر رمضان شهر مبارك. رمضان هات ما جيشي فر بركة وخيرة الحمد لله. هر ما نقو بركتك يعني هر رمضان لا صالدا بركتك لقل خويتي الحمد لله. هموشي خوشية هموشي آرامية هموشي تندرستي ولش ساقية ما شاء الله. مسلمان قدری مانجی ڕەمەزان بزانێت و هەوڵدا کاتەکانی لە خێردا بەسەر بەرێت هەڵبەتە دڵخۆش دەبێت و بە دەستکەوتێکی گەورەی دەزانێت. کاک دکتۆر، لە دەرس و دەورەکانتانە هیچ جیاوازیەکتان کردووە لەگەڵ ڕەمەزانەکانی پێشوو یا هەمان کاتەوە هەمان؟ وەڵاهی بەڵێ پار چووکە مزگەوتەکە باشتر و ڕێکتر بوو، ئامادە بوو، خی گەورە قبوڵی کە توانرا تەفسیری هەموو قورئان بکرێت الحەمدولله لە مانجی ڕەمەزان. یعنی ڕۆژی یەک جوزئی قورئان تەفسیر دەکرا تقریبا بە 8 ساعات جاروایە 9 ساعات 9 دەرس ئاوە. بەڵام ئەم ساڵ مزگەوتەکەمان هەر هەیکەلە وەکو پێویست نییە سەرمایە، بۆیە تەنها 3 دەرسمان هەیە لە شەو ڕۆژێکدا، دوای نوێژ نیوەڕۆیان و دوای عەسر و دوای نوێژی تەراویح لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەردان عەلەیهی سەڵات و سەلام تەرغیب و تەرهیب. کاک دکتۆر، وابزانم بارودۆخی کەناڵی ئامۆژگاریش تا ماوەیەکی دیاری کراوە، ڕەنگەی تر لە دواوە لە پەخش بوەسن. وەڵا ئەمڕۆ بارودۆخەکە وەزانە بارودۆخێکی دارایی خراپ. ئەمڕۆ لە دایرەش ڕاگەیاندن کتابیان بۆ کردین بۆ هەولێر بۆ ڕاگررتنی کەناڵەکە، بەڵێ بۆ ئەوەی پارەی ساڵانشمان ناتوان بیدەین لەسەرمان لاچێ و بەڕەسمی داوای ڕاگررتنیمان ئاسمانی. بەڵێ بەم دوایانە لیژنەی فتوای هەرێم فتوایەوەی دا کە زەکات بۆ کەناڵ و جیهەت و دەستگاکان نابێ. ئەمەوێت لەسەر و فتوایە بوەسین. پێت وایە چەند جیهەتێک دیاری کراوە بە هەدەف بەمەبەست وای لێکراوەیە، پێت وایە فتوواکە حەزەکەم لەسەر و فتوای قسەمان بۆ بکەی، ڕات چییە؟ وەڵاهی برا بە هەدەف بێ یا بە هەدەف نەبێت نەتیجەکە یەکشتە. خەڵک خۆی تێئگات ئایا بەمەبەستەوە ئەم فتوایە دراوە یا خالیصەن فی سەبیل الله درابێ. ئەمە لێ دەگەڕین بۆ نیەتی خۆیان و خۆی پەروەردگار، چونکە ناتوانین ئیش لەسەر نیەتی هیچ کەسێکین، بەس ڕەب العالەمین ئاگای لە نیەتی خەڵکە. بەس دەین قسە لەسەر زاهیری فتواکە دەکەین، هەڵبەتە لەو ڕوانگەیشەوە قسەی لەسەر دەکەین ئەوانش مرۆڤن، یعنی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و مالیک و ئەبوو حەنیفە و زانایانی گەورەی ئەم سەردەما بۆ نمونە ئیبن عوثەیمین، ئەلبانی، ئیبن باز وغيري أوان يصيبون ويخطئون. اجتهادا لمسائل اجتهادية فتوى دا لو يبي بيكي لو يني بيكي.
بۆیە نەفتوای ئیمام شافعی نەسێکی قورئانی و حەدیثیە، نەهی ئیمام ئەحمەد، نەهی ئەلبانی، نەهی ئیبن باز، نەهی لیژنەی فتوای هەرێمی کوردستان، کەس نەس نییە. وجهە نەظەری خۆیەتی ئەو وای تێدەگات قەیچێکە ئەگەر فتواکەیان خالصن لەبەر خوا بوو بێت و گەڕابن بە دوای دەلیلدا و بە قەناعەتێکی تەواوەوە بە بەڵگەوە دابێتیان ئەجریشیان هەیە لەسەر ئەو فتوایان. ئەگەر ببوورە ئەگەر بێت و مەبەست وشکردنی سەرچاوەی دارایی بۆ نمونە کەناڵی ئاسمانی ئامۆژگاری بێ، یا هەر کەناڵێک کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکا، یا هەر ڕێکخراوێک کە لە خزمەت موسڵماناندایە، ئەگەر نیەتەکە ئەوەی تێدا بوو بێ ئەم حیسابیان لای خوای گەورە زۆر گەورەیە. بەڵام وەکوت من هیچ قسە لەسەر نیەتیان ناکەم، بەس بۆم هەیە کە بڵێم فتواکەیان پێکاویانە نیان پێکاوە. ئەو فتوایە من بە سەوابی نازانم و نەک من زۆرێک لە زانایانی یعنی ئومەی ئیسلامی کە ئەوانش کە سەلەفینین، بۆ نمونە دکتۆر عەلی قەرەداغی بتەوێ و نەتەوێ، یعنی مەثەلەن یەکێتی زانایان دانی پیا بنێیانەینێ کابرایە کە خاوەنی علمە و لە پێگەیەکی بەرزیشدایە، ئەو هاتە جوابوو وتی زەکات دەشێت بۆ داوە بۆ بانگەوازی و خزمەتکردنی ئاینی ئیسلام و غەیری ئەویش. بۆچی من نمونەم بەو هێنایەوە بۆی نەڵێن وەڵا ئەها مەسەلەفیەکان و بۆ خاتری کەناڵی ئامۆژگاری نەخێر چەندان بانگخواز داعی و زانا ئەهلی علم ئەم فتوایان بەلاوە ڕاست نییە، سەواب نییە و بەڵگەشت لەسەر ئەوەی سەواب نییە براکەم. ئێمە دائیمەن خوای گەورە فێری کردوین دەفەرمێت ئەگەر لە هەر شتێکدا خلافتان هەبوو فەڕدوه إلى الله والرسول، نافەرمێ فەڕدوه إلى الله والرسول والعالم الفلاني والمجمع الفقهي الفلاني وأبدا دەفەرمێ خلافتان هەبوو بیگەڕنە بۆ لای خوا و پێغەمبەر عليه الصلاة والسلام، يعني بۆ قورآن و حەدیث بەس. قورآن و حەدیث خلافەکان یەکلا دەکاتەوە، فتوای کەس یەکلای ناکاتەوە. جا ئایا ئەم فتوای ئەوان بەڵگەی قورآن و حەدیث پشتگیری دەکات و پشتیوانی لێ دەکات، یا عکسەکەیەتی کە بەڵگەی قورآن و حەدیثی لەسەرە؟ بێگومان عکسەکەیەتی، بەڵگەمان زۆرە. کە من بەڵگەت بۆ باسکەم یەکێ لە بەڵگەکان ئەوەیە لە قورئاندا خوای پەروەردگار دووشتی بە جیهاد ناوناوە، جیهاد بە چەک جیهادە و جیهادیش بە علم و داعوە جیهادە. جیهاد بە چەک کەس گلەیی نییە لەوە، کەس خلافی نییە لەسەری، کە خوای پەروەردگار لە ئایەتی مەصاریفی زەکاتدا کە دەفەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين تا دەفەرمێ وفي سبيل الله، مەصرفێک یعنی لایەنێک لە لایەنەکانی زەکاتی پێدەشێت ئەوەیە کە لە پێناوی خوا لە ڕێگای خوا بێ، لە ڕێگای سەرخستنی دینی خوا. باشە في سبيل الله لە ڕێگای سەرخستنی دینی خوا بێ، دینی خوا بە دوو شت سەردەکەوێت، هەم بە چەک و جیهاد و هەم بە داعوە و علم و ڕاگەیاندن و وەڵامدانەوەی شوبهەی بێدین و کافر و ملحد و علمانی و ئەوانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام 13 ساڵ لە مەکە بوو لە جیهاددا بوو، بەس جیهادی جۆری داعوە و بانگەوازی، نەک جیهادی چەکداری کە چۆ مەدینە جیهادی چەکداری دەستی پێکرد. ئەنجا هەر وەکو چۆن لە مەرحەلەی جیهادی مەدینەی چەکداری ئاياتی جیهاد هاتووتە خوارەوە، لە مەرحەلەی جیهادی مەکیش جیهادی داعوە و بانگەوازی ئاياتی جیهاد هاتووە. خوای پەروەردگار لە سوورەتی فورقان کە سوورەتێکی مەکیە بە ئیتیفاقی هەموو عولەما دەفەرمێ وەجاهدهم به جیهادا کەبیرا، جیهادا کەبیرا. بەم قورئانە جیهادی مشریکەکان بکە، جیهادی کافرەکان بکە، جیهادێکی گەورە، جیهادێکی مەزن، کەواتە جیهاد بە قورئان دەکرێت، بە داعوە دەکرێت. ئێستا بۆ نمونە لە ئەمریکا، لە ئەوروپا، لە ئوسترالیا، لە رووسیا، لە هەموو ئەم وڵاتانە ئەو هەموو بانکخواز و داعی و عالمەی کە داعوە دەکات، ئێمە جیهاد نیمە گەردەیکەن، ئەمە جیهادە. و یا لە هەر وڵاتێکی موسڵمانان کە دەستگایەکی ڕاگەیاندن داعوەی خەڵک کات، خەڵک بۆ لای خوا و بۆ لای تەوحیدی خوا بانکە و ئەو هەموو شوبهاتەی کە بڵاو دەکرێتەوە لەلایەن کەسانێکی ملحد بێدین علمانی یاخود قورئانی، ئەوەی کە باوەڕیان بە سونەتی پێغەمبەرنی عەلەیهی سەڵاتو وەسەلام، یعنی هەموو ئەوانە وەڵامدانەوەی هەموو ئەو شوبهانە ئەمە خوای گەورە بە جیهادن کەبیرە ناویناوە. دکتۆر ببوورە ئەم بەڵگانە زەڕورە، یعنی خەڵک بیزانێ مە قورئان وا دەفەرمێ، ئەوە ئاەتی رب العالمینە نەک ئاەتی عەبدولەتیف بێت وجاهدتم به جهادا كبيرا. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ
جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم. جهادي مشركين كان بمسيشتا بمال جهاد دكري، بنفس كقتال وجنگ جهاد دكري، وبزمان بدعوة وبانقوازيش جهاد دكريت. ئەم جیهادە چۆن دەکرێت بەوانە؟ بەوە دەکرێت کە ئەوەی کە توانای چەکداری هەیە جیهاد کە لە پێناوی خوا و غەزوو بکات دەیکات. ئەمە ئەوەش کە داعوە دەکات لە پێناوی خوا ئەمەشیان جیهادە و دەیکا. هەردوو چی پێویستی بە جیهادی ماڵەکەش هەیە. جیهادی ماڵەکە ئەوەیە کە جیهادی چەکداری پێویستی بە ماڵە، جیهادی داوەش پێویستی بە ماڵە. و فتوای زۆرێک لە عولەما قەدیمەن زۆر باشە دکتۆر. لە مانجی ڕەمەزانە بە دیاریکراوی هەندێک کەناڵە بینین کە بەرنامە گەلێکیان هەیە بەو حسابەی کە خزمەتی دینی پێەکەن، بەڵام کەسایەتی ئاینی و بانگخوازەکانیانن بە جۆرێک باس لە دینەکەن، وەکەوەی کەوترێ مانگی ڕەمەزان نابێ بگۆڕێ، دەوران بکە، جێگیرە، یا لەسەر دەست نوێژگرتن، یا جلوبەرجی ئافرەتان کە ئەوترێ نیقاب و داپۆشراوی جلوبەرجی نەتەوەیەکی ترە و هی ئیسلام نییە. ئەمە سەرنجت لەسەر و بابەتانە بزانمە پێت وایە ئەمە زیانگاندنە بە دین یا جۆرێکی ترە لە خراپ گەشتن لە دین؟ وەڵاهی دوو باسە. باسێکیان ئەو کەناڵانە بۆ وا دەکەن، باسێکیان ئەو کەسانەی کە دایانهێنن بۆ وا دەکەن، بۆ وا دەڵێن. جارێ با لە باسی دووەمەوە دەست پێ بکەم براکەم. ئەوەی کە دەڵێ ڕەمەزان جێگیرە و لە ساڵێک لە ساڵەکانی یعنی لە ساڵەکاندایە ساڵی تەبەن مەبەستیان میلادیە و ئاوا ئینتقال ناکا و ساڵ بە ساڵ نایەتە پێشەوە ئاوا دەڵێن یا ئەوەی هیچ لە دین نازانێت یا ئەوەیە دەستێکە و دەیانەوێ تەشویش لەسەر دینداریتی مسلمانان دروستکەن. جارێ ئەو ئاەتە ئەو ڕۆژە کە هاتە خوارەوە یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم إن جاء شهر رمضان الذي أنزل فيه القرآن. لەو کاتەوە تا ئەمڕۆ ڕەمەزان دەورانی کردو، مسلمانان تێگڕای مسلمانان لە هەموو جیهان وا بەڕۆژوو بوون. عەجەبەن لە سەردەمی ئێمەدا کەسێک دێت وەکو بەڵقێک هەڵدەتۆقێ و دێت و دەڵێ من هەموو ڕێیەکی جیاوازم هەیە. تۆ چیت جارێ؟ بەچی ناسراویت؟ زەحمە نەبێ پێم مەمڵە کوا مؤەلەفاتێت لەسەر ئیسلام، لە تەفسیری قورئان، شەرحی فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، لە فقه، لە ئوسوڵ، تۆ چی جارێ؟ چێ تۆ دەناسێ لە عالەمی ئیسلامیدا کەس؟ ئەنجا کە نەکیرەیەکە و کەس نایناسێ با بینە سەر فتواکەی. مانجی ڕەمەزان لە ئیسلامدا فەرزە واجب بین یا مانجی دووی زاینی یا مانجی سێی زاینی؟ کامیان کاکە؟ مانگە عەرەبیە یعنی مانگە هیجریەکەیە قەمەریەکەیە کە تێیدا بە ڕۆژوو دەبین یا مانجی زاینی میلادیە تێیدا بە ڕۆژوو دەبین؟ کامیانە؟ ئەویش خۆی دەڵێ مانجی ڕەمەزان، دەڵێ ڕەمەزان بەسەرچە. مادام وتت ڕەمەزان کەواتە کام جۆرە مانگانەیە؟ مانجی زاینیە یا مانجی هیجری قەمەریە؟ هیجری قەمەریە. دەڵێن هیجری قەمەری خوای پەروەردگار دەفەرمێ یەسئەلونەکە عەنی الئەهیلە قل هي مواقیت للناس والحج. پرسیاری هیلالت لێ دەکەن، هیلال مانجی یەکشەوەیە کە دەردەچێ، ئەم هیلالە سوودەکەی چییە؟ خوای گەورە دەفەرمێ مەواقیتە، کاتی عیبادەتەکان بۆ عەبدەکانم دیاری دەکات. ئەم هیلالە مەثەڵەن کە ئەخیر ڕۆژی مانجی عەرەبی، ئایا ئەم مانگە 29 یا 30 سەیری خۆرئاوا دەکەین لەگەڵ خۆرئاوابوون. لە دوای خۆرئاوا بزانین مانگ دەبینێ وەکو هیلالێک دەمەداسێکی باریک کە بینیمان ئەمە مانگێکی تازەی عەرەبی دەستی پێکردەوە، دەڵێن ئەمە شەوی یەکی ئەو مانگەیە. بۆچی مانجی ڕەمەزان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ صوموا لرؤيته وافطروا لرؤيته. دەفەرمێ کاتێک هیلالتان بینی، هیلالی مانجی ڕەمەزانتان بینی، بە ڕۆژوو بن، تەوا ئەوە چوونە ناو ڕەمەزانەوە. 29 ڕەمەزانە ئەرێ دەبێت سبەی ڕەمەزان بێ دیسان 30 بێ یا جێژنە، سەیری خۆرئاوا دەکەینەوە لەگەڵ خۆرئاوا بوون. کە مانگمان بینی دیسان ئەوە مانگێکی تازە دەستی پێکرد کە مانجی چییە؟ مانجی شەوالە، مانجی ڕەمەزان تەواو بوو. پێیان دەڵێن بەو متەفەلسفانە خۆت دەڵێ مانجی ڕەمەزان. مانجی ڕەمەزان یەکێکە لە 12 مانگەکەی قەمەری هیجری بە گوێرەی سوڕانەوەی قەمەر، سوڕانەوەی مانگ دروست دەبێت.
باشە کاکە و معلومە ساڵی زاینی کە 365 ڕۆژە ساڵی قەمەری 354 ڕۆژە یعنی 11 ڕۆژی فەرقە لە ساڵێکدا بۆیە هەموو ساڵێک دەڵێن ئەها ڕەمەزان ئەوەندە هاتە پێشەوە هەموو ساڵێک 11 ڕۆژ ڕەمەزان هاتە پێشەوە کە ڕەمەزان دێتە پێشەوە کەواتە چی ڕوودەدات هەموو ساڵی 11 ڕۆژیان لە 33 ساڵ جارێک دەچێتەوە شوێنی خۆی ئێمە کاتێک کە قورئان فەرموو بای مانجی نیسان لەسەرتان واجبە بە ڕۆژوو بن مانجی مثلەن ئەبریل لەسەرتان واجبە بە ڕۆژوو بن یا بە ژمارە مانجی یەکی زاینی لەسەرتان دەمان تاواکە ثابتەوە کۆتایی هات ئەو مانجی قەمەری لەسەرمان واجبە کە ناوی ڕەمەزانە ئەو مانگە ئەو ڕەمەزانش چونکە لەگەڵ شەمسی 11 ڕۆژی فەرقە وردە وردە دێتە پێش ئەوە دەوەران دەکات بۆی ئەو کەسەی قسە دەکا مانگەکانی زاینی و مانگەکانی قەمەری هیلالی لێ تێکەڵ بووە وا نازانێ فەرقیە جا هەموو بابەتەکانیان بەم شێوازەیە لێی تێناگا بەس دەیەوێت شتێک زەق کاتەوە مسلمانانی پێوە مەشغوڵ کە ئەمە لەسەر ئەو کەسانەی کە دێن لە خوانن یا هیچێک بانکخوازێکە بە حساب زۆر مجاهیدێکی گەورەیە زۆر لەسەر جیهاد و لەسەر چی یعنی هاتو هاواریێکی ئومەتی هەموو پێکافرەکە وەکەوە بیر ناکاتەوە هاتووە دەڵێ وەڵا نیقاب لە دینی ئیسلامدا نییە پەیوەندی بە دینەوە نییە عادەتی کولتوری عەرەبە پاشە بۆ لە خوا ناترسی بۆ تەقوای خوا ناکەیت و خۆت فێری علم ناکەیت تێبگەی بزانی یعنی 1400 ساڵە لە کتوبی تەفسیر لە کتوبی حەدیثدا زانایان چیان فەرمووە ئاەتەکان حەدیثەکان هاتوون جا هەندێک کەس بۆ سەرنجڕاکێشانی خەڵکو وەڵا ئەها ئەمە بەڕاستی ئەوە تێگەیشتووە لە دین ئەم جۆرە قسانە دەکەن ئەمما ئەو کەناڵانەی کە ئەم جۆرە کەسانە دێنن هەر شەوەی کەسێک دێنێ کە شتێکی تازە و نامۆ دەخاتە بیر و هۆشی ئەو میلەتە مسلمانە و مشەوەشیان دەکەن وەڵاهی بارە خوا بترسن وەڵاهی محاسبە دەکرێن لەسەری ئەنجا کەناڵەکە بەگشتی دەڵم بەڵام بە تایبەت ئەو کەسەی کە خاوەنی ئەو بەرنامەیە هەر کەسێک ببێتە هۆکاری بڵاوکردنەوەی شوبهە و گومان و دوودڵی لە دڵی مسلماناندا ئەو کەسە شەیطانە ئەو کەسە منافقە ئەو کەسە مسلمان نییە هەر کەسێک بێ من یەک کەس بە تەعیینی ناڵێم هەر کەسێک لەوە بگەڕێ چێ نەخۆشە چێ ژەهری پێیە چێ گومانێکی پێ بیهێنێت و دەی وەرە ژەهر بڕێژە و گومان و دوودڵی بۆ مسلمانان دروست کە لەسەر دینداریان ئەو کەسە شەیطان دکتۆر عەبدولەتیف من نقلی ئەم قسەیەکەمە وترێ زۆر جار جەنابتان زۆرێک لە ڕەوت و تەنانەت حەزبە ئیسلامیەکانیشتان پێ قبوڵ نییە من واز لە ڕەوت و ژینەکانی کێنم جێتەکانی کە بەڵام ئەمێ بزانم فکر و فەلسەفەی ئیسلامی چییە و ئەم ئەحزابە کوردی ئیسلامیانەش کاتی خوانی دیعاکەن ئەوانش قسە لەسەرەوەکەن کە ئێمەش فکر و فەلسەفەی ئیسلام جێبەجێەکەین جامێ وەڵامی پرسیارەکەم جارێ بەگشتی هەمووی مسلمانە الحەمدولله یعنی لە بیر و باوەڕ و تەسەوڕ و بۆ چوونماندا هەموو ئەوانەی کە ئیدعای ئیسلام دەکەن ظاهری هەمووی مسلمانە الحەمدولله بەڵام خلاف لە چیدایە خلاف لە تێگەیشتن لە ئیسلامەکە لە هەندێک بابەت نەک لە هەمووی لە هەندێک وەکوی منوێژ دەکەن وەکوی مەڕۆژوو دەگرن وەکوی مەزەکات دەن وەکوی مەحەج دەکەن خلافمان نییە لە ئەرکانی ئیسلام خلافمان نییە دێنە سەر ئەرکانی ئیمان الحەمدولله ئیمان بوون بەخوا و وەحدانیەتی خوا ئیلا ئەوە نەبێ کەسانێک کە لە تەوحیدی خوا تێنەگەیشتون بەداخەوە لە جیاتی تەنها خواپەرستی گۆڕپەرستی و شخصپەرستی دەکەن بەڵام کاک دکتۆر بۆچی ڕێک ناکەون بۆچی خزمەتت کەم یعنی لە ئەرکانی ئیسلام ئەرکانی ئیمان متفقین الحەمدولله هەندێ بابەت هەیە کە فعلا بابەتی جەوهرین کەم نین لەو بابەتانەدا خلاف هەیە لەو بابەتاندا خلافەیە کە خلافەی ئەو خلافەوەمان لێ ناکە کە ئێمە یەکتر بە مسلمان نەزانین یەکتر بە ئیماندار نەزانین یەکتر بە برا نەزانین نەوەڵا برا هەرچی ئیسلامیەک لەم وڵاتەدا من بە برای خۆمی دەزانم جنێوم پێ بڵێن تەشیر بە سومعە و پێکان لە کەدارم کان کۆرە غەیبەت و بۆتان هەرچی بیکەن هەر برای من و مسلمانن تێگەیشتی لەوە لە برایەتی ناکەون لە مسلمانەتی ناکەون و منیش معیار و پێوەەر نیم خەڵک لەگەڵ من موافق بێ پیاوی چاک بێ لەگەڵ من مخالف بێ پیاوی خێرە نە لەوانەیە من لە زۆر شتدا من نەیپێک من هەڵەبم ئاساییە طبیعیە براکەم بەڵام ئەوەی کە قەناعەتمان پێێتی و بە دینی دەزانین ئەوەیە کە ئیسلامی ڕاستەقینە ئەوەیە کە سەلەفی صالح لەسەری بوو سەلەفی صالح چێیە سەلەفی صالح یعنی پێغەمبەری خوا خۆی عليه الصلاة والسلام فەرمی ما أنا عليه وأصحابي و هاوڵەکان لەسەری بوون دین براکەم بە مروری زەمن تێپەڕبوونی کات و ظروفی جیاواز
خەڵکانی جیاواز و شوێنی جیاواز سیاسەتی جیاواز وای لێ دێ زۆر شت دەهێنرێتە ناودینەوە کە لە دیندان نیە زۆر شت لە دیندایە و نامۆ دەبێت لای خەڵک گۆڕانکاری دەکرێت بیدعە زیاد دەبێت ئەمە وای کردووە کە جیاوازی لە ڕاو بۆچوونەکاندا لە کۆمەڵێک بابەتدا هەبێت بەڵام لەگەڵ هەموو جیاوازیەکان ئێمە دەڵێن چی دەڵێن با بگەڕێنەوە سەر ئەو دینە ئیسلامی کە پێغەمبەری خوا خۆی عەلەیهی سەڵاتو وسەلام و سەحابە لەسەری بوون ئەوە دینی ئیسلامی حەقا. کاک دکتۆر بۆچی هەوڵ نادەن لێکتر نزیک ببنەوە یعنی بەداخەوە ئەوی کە زۆر جارە بینین لە کەناڵەکانی ڕاگەاندنەوەندەی کە بۆ کێبڕکەی یەک بەکارهێنرێن بۆ لێکتر نزیکردنەوە بەکار نهێنرێن جامنەمەوێت لە زاری بەرەستانەوە ینی گوێبیستی و قسێ بم بۆچی هەوڵێک نادرێت کە ئیدی ئەو ڕاجیاوازیە ببێتە بەرژەوەندی بۆ ینی کۆمەڵگەی کوردەواری بۆچی لێکتری نزیک نابنەوە سێ زۆر جوانە براکەی من خی پەروەردگار دەفەرمێ كل حزب بما لديهم فرحون هەر حیزب بەوەی کە خۆی لە سەرەتی دڵی خۆشە کێشە لەوەدایە العاصي يتوب لكن أهل البدعة لا يتوب ئەوەی کە تاوانێک دەکا بۆ نمونە کەسێک هەیە مەشروبی خواردوتەوە ئەم ڕۆمەزانە دەیبینی لە ڕیزەکانی نوێژە سبحان الله چۆن چونکە تاوانبار هەست بە تاوان دەکات دەزانی چێکی غەڵەت دەکات بۆیە ئیمانەکەی دائیمەن شەڕیەتی لەگەڵ نەفسەکەی نابێت دەدەست هەڵگرە بەسیەتی دەگەڕیتەوە لای خوا بۆیە خی گەورە موفقی دەکات ڕۆژ لە ڕۆژان دەگەڕێت بەس ئەوەی کە بیدعە دەکا واتە ڕاو بۆ چوونێک لە دیندا دادەهێنێ کە لە دیندا نیە ئەو بەڕاستی دەزانێ وەک خی گەورە فەرمی كل حزب بما لديهم فرحون ئەو بە باشی ێزانێ کە بە باشی ێزانێ تۆ پێی بڵێ وازی لێبێنە خۆ دڵە خۆ من زینا ناکەم تا وازی لێبێنم من خزمەت بە ئیسلام دەکەم اینجا تا تێدەگات تا حاڵی دەبێت کە ئەمە کاکە وەڵڵاهی غەڵەتە براکەم ئەمە ڕێی ئیسلام نییە بۆ چوون ئیسلام نییە بۆی براکەم هەر یەکێک لە بانک خواز و ئیسلامی و ئەحزابی ئەمڕۆکە هەیە خۆی بەڕاست دەزانێت کە خۆی بەڕاست دەزانێت ئامادە نییە بێتە نازول کات گوێ بۆ تۆ بگرێ ئەمەش غەڵەتە ئەمەش نەخۆشیە بەڕاستی ینی چەند جار من دوتومە و داوام کردو بادا بنیشین و لەسەر ئاستێک کە کەسانێک ئینسافیان هەبێ وجدانیان هەبێ علمیان هەبێ و بگەڕێنەوە بۆ قورئان و سنەت قەزایەکان کە خلافی لەسرە طرح بکرێت بزانین حەق کامەیە و لەکوێیە تەنها قورئان و سنەت حەکەم بێ لە بینماندا بفهمی سلفی صالح چونکە ما أنا عليه وأصحابي خواهي قد فرمي والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه خوالا وانا رازيك شوين سابقون دكون شوين سلفي صالح دكون نايكن قبول يعني هانا قالتي لي دل الموضوع الدكتور قرمو بو يك قصي بارستان باس لو كروت كومالك هن لبروي من رنگ من وقت تيغشتم من رنگ راسك بلم تهمتم بو دروس كان تخوين بكري بس اقرمو سرو بيشتر ولا برام باورك بوست كان بس بلم اللهم صل على محمد جناب برو سر بيجاكي من حرب بو تاقي كردن اما بس يوبك هر دلم اللهم صل على محمد هيجي ترنا كحمو مسلمانان وادلن باشا بزانه چند جنيوم بودن وسي ام اچما سرو باسا بو چی برا اما لا چی وهالقلا اوا لا يعني ناخرشيه كوا وسوء ظنك وغمان خرابيه كوا كتو غمانت براي مسلمان دوابه اما دجي اسلام دجي مسلمانان اما جولك اما لقل كافره اما عميل بكري جيرا هم ام بهتانان الشيطان بوي رازان دوت وزين لهم الشيطان واعمالهم بله دكتور كاتا كسك هليك يا كم كورتيكي برامبر بشخصيكي كهابه حقك بيتلاي ورنگه بگردن ازایی زورجار حقیقت پاک باش پاداشتی و کسی که گردنی کسی که ازاکاتیه اما یک دو برستان لا چاپ کوتنک باس لو کوت من پیشتر بدل فراوانی گردنی زور کس ما ذاکرت بەڵام ئێستا گردنیان ئازا ناکەم ڕاست ئەمێ بڵێم دیسان و لە مانجی ڕەمەزانە و ئامادەیت هەیە لەم بەرنامەیە جاو لە فی سەبیلی الله دیسان و گردنیان ئازا بکەیتەوە براکە من دایمەن وتومە گردن ئازاکردن و نەکردنی ئەوەشیان دەیە بە گوێرەی شەرع بێت لە شەرعی ئیسلامدا بۆ نمونە پیاوێک سایقە فعلا سایقە و زۆر بە محتەڕەمی و بە ئەدەبیشەوە سیارەکەی لێ خوڕیوە قەدەری خوا تایەکی دەرتەقی قەدەری خوا شتێک ڕوویدا لە سایرەیەکی تریدا یا لە مناڵێکیدا یا وەرگەڕا چەند کەس لەگەڵ خۆی مردن یا کەسێکی کوشت ئەم کەسە کە دیارە بە ئەنقەست نییە و دیارە کەمتەر خەمیش نییە شایستەی لێبوردنە عەفو بکرێیاننا شایستە
ئێستا نمونەی تر بۆ دێنمەوە گەنجێکی هەرزەکار سەرخۆش مەشروبی خواردوتەوە گۆرانی مۆسیقا ئاخر سەوت لە کۆڵانی گەڕەکدا 200 لی دەخورد لە مناڵێکیدا کوشتی شایستی لێ خۆش بوونە دکتۆرەوە ناچێتە قاڵبیەوەی کەن بەس وەڵام دە شایستی لێ خۆش بوونە نەخێشە کەواتە قەتل خی پەروەردگار باسی کردووە لەکم فی القیساسی حیات تۆڵەسەنەوە ژیان لە تۆڵەسەنەوەدایە ژیان لە تۆڵەسەنەوەدایە بەڵام هەر خی پەروەردگاریشە فەرموویەتی فەمەن عەفا وەئەصلەحە فەئەجروه عەلە الله هەر کەسێکیش عەفو کات و لێ بوردنی هەبێ ئەجرەکەی لای خوا کەواتە ئەو کەسانەی کە هەڵە دەکەن دوو جۆرن من دایمەن وتومە کەسێک کە بە نەزانیەوە هەڵەیەک دەکات جنێومان پێ دەڵێ تۆمەتمان دەکات خوا لێی خۆش بێت داوای لێ خۆشبوون بکات داوای لێبوردن و عەفوکە لێی دەبورم باشە براکەم هەیە کە من بڵێم لێت دەبورم کاکەوە عەفوم کردن هەر گاڵتەی لێم دێت دەڵێت لێ من بورای دەی دیسان ئاوا ئەمە شایستەی لێبوردنە شایستە نییە بۆیە ئەو دەبێت ئەو کەسان لێک جیاکەینەوە هەیە هیچ بەڵگەیەکت پێ نییە تۆ لە خۆتەوە من بە دژمنی مسلمانان دەزانی چونکە لەگەڵ حیزبەکەت نیم من بە جوولەکە دەزانی بە چه بەڵگەیەک بۆ لە خوا ناترسیت بۆ من گەرنی ئازاکەم نا ڕۆژی قیامەت مسلمان ئامادە نییە حەسەنێک بداتە دایک و باوکی کە بە یەک حەسەنەی کوڕەکەیان لە جەهەنەم ڕزگاریان بێ بۆ بەهەشت نایدات من پێویستم بە حەسەنات پێویستم پێێتی تۆ بە چ حەقێک مافت هەیە تۆ جنێو بە من بڵێ بە کافرم دابنی بە چ حەقێک وا دەکەی کاک کە ڕاو بۆ چۆنی منت پێ هەڵەیە فەرموو ئەو مەدان چۆن من بە بەڵگە دەیسەلمێنم ئەوەی تۆ هەڵەیە مەثەلەن کەسێکە دەچێت سوزدە بۆ قەبرێک دەبا من پێی دەڵم برای بەڕێزم ئەمە قەبر پەرستی ئەمە خواپەرستی نییە بەڵگەی قورئانیشت بۆ دێنمەوە خوای گەورە دەفەرمێ فەلا تەدعوا مع الله ئەحەدە و هەروەها سوزدە خوای پەروەردگار دەفەرمێت لە سەر سوزدە بردن سوزدە بۆ خوای گەورە ببن ڕکوع وەرکعوا مع الراکعین بۆ خوای گەورە ڕکوع ببن نوێژ بۆ خوای گەورە بکەن سەر بڕین بۆ خوای گەورە بێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ چۆن بە بەڵگەوە پێی دەڵێم ئەو لە بەرامبەردا چی بم دەڵێ ئەمە جوولەکەیە ئەمە کافرە ئەمە زندیقە ئەمە ئاوایە بۆ گەرنیازاکەم شایستەنی گەرنیازاکە براکەم چێیان ڕەخنەیان لە من هەیە چۆن من بە بەڵگەوە دەڵێم ئیشەکەت غەڵەتە تۆش بەڕێز و ئەدەبەوە بڵێ نا تۆ غەڵەتی بە بەڵگەی ئەوە بەس چونکە بەڵگەی پێ نییە دەستەکە بە جنێودان بە تۆمەت بەخشینەوە و زمانی جنێودانیش هەموو کەسێک دەیتوانێت بۆ من ناتوانم ئێستا لە بەرنامەی تو دەستکەم بە جنێودان بەس ئەخلاقی ئێمە نیە جنێو بدەین جنێو نادە بۆ جنێو بدەین دەڵم جنێوەکەی خۆت بدە و ئینشاءڵڵا حەسەناتت بۆ من دێ بۆ قیامەت ئەگەر بڕار بێ مامۆستا مەلاکرەکان خۆی دوای چەندین ساڵ یا کەسێکی نزیکی ئەم بەرنامەی ئێمە ببینێ ئەتەوێ لەسەر مامۆستا مەلاکرەکان لە ئێستا بڵێ چی واللهی دەڵێم خوای پەروەردگار بۆ خاطر ناوە جوانەکان سیفاتە بەرزەکانت ڕەحمی پێ بکەی لەو بەندی و سجنە ڕزگاریکەی بێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی و ژیانێکی ئاسایی بەڕێوە بەرێ و خزمەتی ئیسلام کە یا رب العالمین لەوەشدا کە بە بۆ چوونی من بە هەڵەدا چووە خوای پەروەردگار هیدایەتی بدەی لەوەشدا کە بە بۆ چوونی ئەو من هەڵەمە و فعلەن هەڵەبم خوای گەورە هیدایەتی من دەی من دوعای خێری بۆ دەکەم براک خۆ دوعای شەڕ ناکەم کاک دکتۆر بۆچی زۆر جارە وترێ تەوان عەرزم فەرموون کە بەرنامەی دیداری شارپرێس کۆپرسە جار ئەپەڕینەوە بۆ باسێکی تر زۆر جارە وترێ کەسایەتی ئاینیەکان بە تایبەت کەسایەتی ئاینیە کوردەکان دڵسۆز نین بۆ نەتەوەکەی خۆیان بە بەراورد بە فارس و تورک و عەرەب با بڵێین ئەوەندەی ئەوان دینەکە بۆ خزمەتی نەتەوەکەیان بەکارێنن نابینی ئەمە لە کووردا نابینی ئەمە قسەت لەسەر و ڕێیە بزانم باش کە سەیری ئێران و تورکیا و سعودیە بکەین بڵێن وڵاتێکی عەرەب وڵاتێکی تورک وڵاتێکی فارس لە ئێران هەرچی بانکخواز و مەلاکانیان هەیە لەگەڵ دەوڵەتەکەی خۆیانن وایە لەگەڵ دەوڵەتەکەی خۆیان و دیفاعی لێ دەکەن و داکۆچی لێ دەکەن و پشتیوانی دەکەن دەوڵەتەکەشیان ئیدعای ئیسلامەتی دەکات زۆر باش بینە تورکیاش بە هەمان شێوە تورکیا غەیری خۆی قبول نییە طبعاً يعني حتى ئەوانەی گوڵانە چێنە ئەوان بزانە زۆربیان جیران و یعنی ڕای ئەوەی قبوڵە کە دوعات و بانکخوازەکانیش پشتیوانی لە سەرۆکی تورکیا بکەن و بە یەکەوە وڵاتەکەیان بەڕێوە بەرن واتە حیزبایەتی تری قبول نییە قبوڵیشی بێت زۆر بە
شێوازێک کە دەزانین چۆنە بە تایبەتی دینداری چکە دەوێت خۆی تەمتیلی دینداری ئیسلام کات بینە سعودیا لە سعودیا هەرچی زانە و بانکخوازە لەگەڵ وڵاتەکە خۆیەتی چکە وڵاتێک خۆی دیعای ئیسلامەتی دەکات دڵێ دەستورمان قورآن و سنت تا ئێستاش بە ڕەسمی دەستوری دەوڵەت لە سعودیا قورآن و سنت و ڕێ بە حیزبایەتی نادا ڕێ بە گروپ و پارچە پارچەوی حیزب نادا لە سعودی شتیوان نییە ئەبدەن لە ئیمارات نییە مەثەلەن بۆیە هەر هەمووی خزمەت بە وڵاتەکەی خۆی دەکات خزمەت بە وڵاتەکەی خۆی دەکات لە وڵاتی ئێمەدا لە کوردستان کێشەیەک دروست بووە کە سراعێکی گەورە لە بینی ئەحزابی ئیسلامی لەگەڵ ئەحزابە کوردیەکاندا من دەڵێم ئەحزابی کوردی اینجا ئایا علمانیشن یا علمانیش نین علمانیتیان تێدا تا بڕێکی زۆر وای لێ هات جارێ لە نەوەتەکان بوو بە دوو معسکەر معسکەری کوفر و ئیسلام یعنی ئاوا وێنا دەکرا ئەوەی کە ئیسلامی نەبێ لە حیزبەکانی تردا بێ بە موسڵمان دانەدەندرا ئێوە دەکا ئیسلامێکە ئیش لەسەر بەهێزبوونی حیزبەکەی خۆی دەکات دژی چێ دژی ئەو حیزبەی کە مەثەلەن ئیدارەی کوردەکەی بەدەستەوەیە وانە ئەم سراعەوای کردووە فعلا زەرەری زۆری داوە بەڵام ئەگەر هەردوو لە بە خۆیاندا بچنەوە و تا ڕادەیەکیش بە خۆدا چوونەوە کراوە کاچی حیزبی کوردی داکۆچیکردنت لە کورد لە قەزیەی کوردی کە ڕەوایە کە مەزلوم بوو ئەو میلەتە بەڕاستی داکۆچیکردنەکەت بابەت بە شێوازێکی بێدینی و علمانی نەبێت و مەزانە کە تۆ بوویتە دژی ئیسلام کورد سەردەکەوێت کە بوویتە علمانی تەواو وڵاتەکەمان ئازاد دەبێت و دەبین بە دەوڵەت وا مەزانە چەند ساڵە لافی علمانیەت و دیموکراسیت لێ دەدرێ چیمان بۆ کراوە کورد چی بۆ کراوە کاکە تۆ واز لە کوردستانی عێراق بێنە ئەگەر بچینە کوردستانی مەثەلەن تورکیا یا سووریا یا ئێران هەندێکیان بگرە لە حیزبە کوردیەکان هەر تەواو لەگەڵ دین ناکۆکن ینی خەلەلەکە ئەوەیە باشە چیتان بۆ کراوە یعنی ئێوە وتان با ئێمە لەگەڵ دین نەبین ئێکە لەگەڵ دین نەبووی چیت بۆ کرا ئەمریکا چی بۆ کردی کاکە جوولەکە چی بۆ کردووی نەسڕانی چی بۆ کردووی مولحید و بێدین چی بۆ کردووی ئێمە لە هەرێمی کوردستان هەموو میلەتی کورد تقریبان بە یەکەوە هاودەنگ بووکە بۆ ڕاپرسی ڕیفراندۆمەکەوە نییە چێ پشتی بەردا لە کورد ئەمریکا پشتی لە بەرنەدا ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و هەر هەمووی پشتی لە کورد بەردا کەواتە وا مەزانە ئەی ئەو کەسەی کە بە حساب قەزیەی کوردیت هەڵگرت و داکۆچی لێ دەکەیت وا مەزانە بە دوورکەوتنەوەت لە خوا و لە دینەکەی تۆ سەرکەوتوو دەبی و گرەو دەبیتەوە و میلەتەکەت ئازاد دەکەی نا ئەلەم تەڕە إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار ئەوەی کە نیعمەتی خوا کە ئیسلامە بیگۆڕێتەوە بە کوفر ئللا قەومەکەی تووشی بە هیلاک چوون دەبات بە ئیسلامەکانیش وا مەزانن کاکە ئێوە مسلمان و غەیری ئێوە هەمووی کافرە وا مەزانە کاکە ئەوەی یەکێتی بۆ کافرە ئەوەی پارتی بۆ کافرە ئەوەی سۆشیالیستە کافرە ئێوە خەڵکە بۆ کافر دەکەن کابرا چەکی دەستداوە تێ بۆ دیفاعکردن لە قەزیەی میلەتەکەی خۆی باشە دیفاعکردن تۆ بۆ دی کافری دەکەی کەسێک کە کافرە و خۆی ئەعلانی کوفر دەکاوە جیاوازە باز لەوە ناگەین بۆیە ئەم دوو جەمسەرە وای کردکە فعلا ینی خزمەت بە قەزیەی کورد نەکرێ وەکو پێویست دکتۆر هەر چەندە پسپۆری بە ڕێزیشتان بابەتە ئاینەکەیە بەست لە دەرگای یەک دوو پرسی سیاسی شەین وەکو لە پێش بەرنامەکە باسمان لەوە کرد چەند مجتەهیدێکی سونی ناوی چەند کەساتێکمانوت وەکو ئیبن حەنبەل و ئیبن حەزم و ئەلماوەردی و هەتا ئیبن تەیمیە و پێیان وایە ئەگەر دەسەڵات فاسقیش بوو پێویستە میلەت ڕازی بێ پێت وایە ئەمە ینی هەڵەی تیا بۆیە ئەو زەمەنە بەراورد بە ئێستا پێویست ئێستا شەروە بێ کاک دکتۆر بە ڕێی جەنابتان من قسە بۆ چێ دەکەم ئێستا دەمەوێت بزانم قسە بۆ چێکم کە قسە بۆ نەگومەستم بە ڕێزت نی ئەوانی گوێمان بۆ دەگرن دوایی کە قسە بۆ ئەهلی عیلم و زانایان بکەم ئەوان تێم دەگەن بەس قسە بۆ کەسێکم هیچ لە دین نازانێت و ئاگای لە هیچ دین نییە وەکو پێویست هەرچەندی داعای دیندارێکات تێم ناگات
ئەمەی کە بەڕێزت باست کرد حقیقەتەکەی بەم شێوازەیە لە ئیسلامدا کە سەرکردەی وڵات موسڵمان بوو سەرکردەی وڵات موسڵمان بوو نابێت کێشە و ئاژاوە دروست بکرێ لەسەر لێسەننی کورسیەکە بۆ خۆت من بڵێم نەوەڵا من دەمەوێت بۆ من بێ ئەویتر بڵێ من بۆ من بێ ئەویتر بڵێم بۆ من بێ بۆ چکەوە وڵات و میلەت دەخاتە دەوامەیەکی بەردەوام لە کوشتار و خوێنڕێژی شەڕی کورسی لەو ڕوانگەیەوە ئیسلام دەفەرمێت دەبێ نەسیحەت بکرێ ئەو کەسە وەکە بڵێ فاسق بێ یا فاسد بێ پێ ڕازی بێ ئەبەدەن شتیوانی لە ئیسلام ڕازی نین بە فەسادی ڕازی نین بە مونکەر ڕازی نین بە خراپە ڕازی نین یعنی هەر بڕیارێک من دەیان جار وتومە هەر بڕیارێک بۆ نمونە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کات پێچەوانەی شەرعی خوا بێ ئەوە من پێتان دەڵم موسڵمانان یەک کەستان بە قسەی حکوومەتی چارەسەر چییە کاک؟ یەک کەستان بە قسەی حکوومەتی هەرێمی کوردستان مەکەن جا بە ئەمڕۆ حکوومەت بێ من بگرێت بەڵێ بە قسەیان مەکەن هەر کەسێک بڕیارێک دەردەکات پێچەوانی شەرعی خوا بێ خەڵکی نە بە قسەیان نەکەن تەواو کەواتە هیچ زانایەک نەیوتوە تۆ بە مونکەر و خراپە و فسق و فجور و گەندەڵی و نادادپەروەری و زوڵم مستەمی دەسەڵاتدار ڕازی بە کەس واناڵێ کەس وانێت کەس لە ژیانمان دەشتیۆمەنوت دەڵێن لە چاکەدا لەگەڵی بە لە خراپە دەمەوێتە لەگەڵی بە بەڵام کە لە خراپە لەگەڵی نابی چارەسەرەکە چییە؟ چارەسەرەکە هەر یەکەمان لایەکەوە هەوڵ دەین من کورسیەکە بەرم کاکە بۆ چەند ساڵە ئەو دەیخوا باوجا من بیخۆم توش دەڵێنەوەڵا بۆ تۆ بیخۆی با من بیخۆم هیچ دەڵە من بیخۆم یەک کورسیە بەشی چەند کەس دەکات بۆیە ئیسلام بۆی خوێنڕێژی لەناو موسڵماناندا گەورە نەبێت ئەمری بە سەبر کردووە و بە چارەسەری و معالەجە کردووە تێگەیشتی براکەم چونکە بتەوێ و نەتەوێ دەسەڵات ڕنگدانەوەی میلەتە دکتۆر عەبدوڵەتیف پێ چارەسەر چییە؟ ئێستا پێت دەڵێم دەسەڵات ڕنگدانەوەی میلەتە هەر کەسێ وا بزانێ میلەت و دەسەڵات دوشتی لێک جیاوازن ئەمە تێنەگەیشتووە لە سونەنی کەونی و سونەنی ئیلاهی تێنەگەیشتووە خوای پەروەردگار یعنی قاعدەیەکە کەیفما تەکونوا یوەلا عەلەیکم چۆن بن دەسەڵاتداری ئاوا دێتە سەرتان چۆن بن خوای گەورەی ئاوا لە پڕ بە پێشتی خۆتانتان بۆ دادەنێ تاوەکو جیلی سەحابە هەبوو کە بەرزترین پلەی ئیمانیان هەبوو چێ سەرکردیان بوو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دوایی وردە تابعین هات پێغەمبەر مرد خەڵکانی تر هاتن کە سەحابە نەبوون ئاستەکە تۆ زێدابەزی ئەبوو بەکر بوو بەس هەر باش بوون سەحابە زۆر بوون وردە ئاوای دێ خوای پەروەردگار دەفەرمێ وەکەذلک نوەلی بعض الظالمین بعضا بما كانوا يكسبون ملت ظالم بێ خوا سەرکردەی زاڵمی بۆ دادەنێ ملت دادپەروەر بێ خوای گەورە سەرکردەی دادپەروەری بۆ دادەنێ دەبێت هەمومان خۆمان چاکەین بە زوڵمی سەرکردە ڕازی نین بە فسق و فجوریان ڕازی نین بە بێشەرعیان ڕازی نین بە خەڵک دەڵێن لە خراپەدا بە قسەیان مەکەن بەڵام ئاژاوەش دروست ناکەین ئەمما بڵێ کەس هەبێ عالمێک زانایەک فتوای دابێ کاکە هەرچی کرد بڵێن بەڵێ دەستیان بۆ لە ملدەن ئێمە ڕازین نەوەڵا کەس وای نەوتۆ براکە ئەمە بوهتانی کەسانێکە کە لە ئاژاوە دەگەڕێن تۆمەتت بۆ دروست دەکەن دەنا کاکە منەوە لە خۆمی ببیستن ئایا ئێوە لەو گەندەڵی ڕازین نەوەڵا چارەسەر چییە کاک دکتۆر ئەگەر دەنگدان چارەسەر نەبێ و خۆپیشاندان نا دەنگدان چارەسەرە بەسەر چاو کە دەنگدان چارەسەرە من دوو قسە دەکەم یەکەمیان بۆچی ئیسلامیەکان نابنە یەک لیست بە قووەتر نابن ئەمە تاوانی منە کە نابنەیەک یا خۆیان نابن ئێوە قسەتان تیا کردو کە یەک بن کاک دکتۆر ئەوە لە تۆ دێڵم کاکە هەمووتان ببنە یەک لیست ئەوەی کە بە حساب داوای ئەوە دەکا حکمی خوا جێگیر بێ حق واجبە لەسەری بۆ ناڵی با ببین بە یەک لیست کاک دکتۆر من حیزب نیم براکەم نعنی بۆ بەستمی تۆ هاوکاریان بین من حیزب نیم براکەم نە حیزب و نە لیستیشم هەیە دێگەیشتی کەلیمەم هەیە قسەیەک دەکەم بەڵام بڵێ حیزب و لیستمان نیمانە ئەنجا ئەگەر دەنگدان حەل بێ برای شیرینم چکە یعنی ئەو برای ئیسلامیانە هەردوو ڕێگەکەیان تاقی کردەوە ڕێگای چەکداری تاقی کرایەوە لە ئەحمەداوە و خوورماڵ و هەڵەبجە و بەرهەمەکەی چی بوو بینیمان بەرهەمەکەی خەڵکێکی زۆر کوژرا خوای گەورە لە هەمووی ببووری هەمووی بە شەهید قبولکە بەڵام بەرهەمێکی وای نەبوو دوای هەر خۆیان فتوایاندا و مەکتەبی عسکەری حەل کرا و هاتنەوە پەرلەمان کەواتە چەکداریان بە حەل نەزانی هاتن پەرلەمان باش لە پەرلەمان ئێستا کە بڵێن وەڵا ئەم دەسەڵاتە گەندەڵە و خراپە بەسەر چاو ئەم دەسەڵاتە چێ هەر ئەو میلەتەنی هەڵی دەبژێرێت میلەتە دەنجی بۆدا کەواتە ئێمە چی بکەین تاوانی ئێمە چییە بەڕێزی کاک دکتۆر بەردەوام بەڕێستان بە کەساتێکی نزیک لە سعودیە ناو زەن دەکرێن
جامعێ چۆن یعنی نزیکی چۆن وڵاتی ئەوترێت بۆن کاک دکتۆر لە سعودی خوێندوێتی لەگەڵەوێ دۆستایەتێکی باشی هەیە خوێنی ئەکادمی لێ نەمخوێن مەبەستم تەنها ئەوەیە کە لەگەڵەوێت دۆستاتی تێ من ناچمە و بابی کە سەلەفیە یا من ناچمە و بابەوە تەنها ئەوە کە بەڕست لەگەڵ کەساتیەکان ئێوە ڕەنگە دۆستاتی هەبێت لەگەڵ زانکان بەخۆ باش نەگەڵ لەگەڵ قسەکەی منیش ئەوەیە سیاسیەکان. منش قسەکەم ئەوەیە پێت وایە لە ئێستا کە جۆرەك لە دانیشتن و ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و سعودیە هەیە و سعودی و ئیسرائیلێ پێت وایە بە تێڕوانینی خۆتەمە زەرەر لە دینی ئیسلامەیە و زەرێرێ بێ بۆ مسلمانان دانیشتن لەگەڵ ئەو وڵاتە غەربی و ئەوانەی کە دژی دینن بە قەولی زۆری نەی خەڵک پێم سەیرە ئەم قسەی بۆ تاکە وڵاتێک تا ئێستا ینی ڕازی نێ بۆ سەفارەتی سعودیە لە وڵاتەکەی بگرێتەوە سەفارەتی ئیسرائیل لە وڵاتەکەی بگرێتەوە سعودیە لە ئێستا ڕێکەوتنامە ئیبراهیمی هەیە ئەمەیەک نان ئێستا دێمە سەرەوە ئەمەیەک دووهەمیان تورکیا سەفارەتی لە ئیسرائیل هەیە و ئیسرائیلیش سەفارەتی لە تورکیایانە کە تورکیا وا مەشهورە کە وڵاتێکی ئیخوانی بێت باش بۆچی کەس قسەیەک ناکە ناڵێ تورکیا بۆ وا دەکەیت پێتوامی سعودیە بە هەدەف بەڵێ بەڵە بامەزێ بۆچی ناڵێ گلەیەک ناکرێ موضوعی بوونی علااقاتی بینی دەوڵەتەکان ئەمە جیاوازە برای بەڕێزم کوردی ئێمە بۆ علاقیان نییە هەموو وڵاتێک ئەنجا موضوعی ئیبراهیمی و نائیبراهیمی ئەمە تەنها بوتان و درۆیە کە دەکرێت بۆ سعودیە براجیان سعودیە بە ئاشکرا حي على الصلاة دەڵێ ئێمە دەستورمان قورآن و سنەتە و غیری و هیچ تر قبول ناکەین بڵێ سعودی هات بێت و بڵێ کاکە یاڵا من لەمە دووە دینێکم دەوێ بەس ئیسلام نەبێت تێکەڵی کەم لە ئیسلام و یەهودیەت و نەسرانیەت سبحانك هذا بهتان عظيم بهتان لەگەڵ ئەوەشدا بەخوا برا من نە ئاگام لە سیاسەتی سعودیە و نەدە سەڵاتداری سعودیە و ئەوە بە ڕۆژوم و ئەو سوێن دەم خوارد ئەوەی کە بیزانم من تەنها زانایانی سعودیە علاقەم لەگەڵیان هەیە علاقەی چی کە یەکتر دەناسین و هیچی ترنا ئەمما سیاسیەن هیچ پەیوەندی بەمنەوە نییە سپاس بۆ جەنابتان کاک دکتۆر عەبدولەتیف مامۆستای زانکۆ و وتاربێژی مزگەوتی باشت بینەرانی بەڕێز بەم جۆراتی ناکۆتیان بەرنامە تا بێگەشتنەوەیکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ